شەوی ڕابردوو داعش ئێرەی بە ئامانج گرت پەلاماری پێشمەرگەیدا بەڵام تێک شکا و برینداری سەختیشیان لەگەڵ خۆیان بردووەتەوە. ئەم منتیقەیە هەتاکو ئەچیتەوە لای خڕوەلی یاخود ئەو منتیقەی ئەم دیوی دووس ئەو شاخە ئەمە 35 کیلۆمەترە. ئەم 35 کیلۆمەترە چۆن بڵین جوگرافیایەکی زۆر تایبەتمەندی هەیە. تۆپۆگرافیای ئێرە بە شێوەیەکە کە هێزی تێبەری ونە بێت، یعنی ناتوانانی بڵین بە سەدان ڕەبایش دابنێ هێشتا ناتوانانی پڕی بکەیتەوە. یعنی بەڕاستی ئەوەی کە ئەمان کردوانە و ئەو دوو ڕەبایی ئەم دەسە چەپ و دەسە ڕاستی ئەمان کردوانە هەر ئەوە چاوەڕێەکرێت لە پێشمەرگە ئاسا ئەم پێشمەرگانە دیفاعیان کردووە و ئەوانیش بەڕاستی برینداریان هەیە نەیشانتوانیەوە بە ئاسانی بیگوازنەوە بۆیە ڕایان کێشاوە بە کێشیان کردووە و ئاسەواری بە کێشکردنەکەشیان دیارە و خوێنیش هەیە. نێوان ئاواییەکانی ئۆمەربلو بەلەگەیە لە سنووری کفری ناوچەکە بۆشایی ئەمنی تیادا نییە بەڵام سەختە کێوماڵی بەردەوامیش هەیە. گەیبوونە ئەو گردا مەرامیان بوو بێنە ناو ئەو نقطەی بەڵام ئێمە شەڕمان کرد و لەوانەیە چەندین کیلۆمەترن بەجێ هێشت پێ تا بێن بۆ ئێرە بۆ ئەوەی کە بتوانن لێرە دەست بۆ وەشێنن. ئەمە بۆشایی ئەمنی نییە، ئەمە ئەو شوێنەیە کە بەدەم ئەو منتیقەوەیە کە ئەڵین داعشی تایە لە پشتی قۆری چای و لای غەڕە و پەلکانە ئەوانە. بۆشایی ئەمنی لە خوارەوە هەیە لە بینی ئێمە و سوپای عێراقا تقریبان هەر دوێنێ شەو لە ئەم حنتە و ئەوانە لە خوارەوە لە سوپای عێراقیان ناوە توانیوانە دوانیان لێ بکوژن لە سوپای عێراق. داعش لە بناری غەڕە و پەڵکانن بۆ دەستوەشاندنی تێرۆریستی دزەکەنە ئەم ناوچەیەوە بەڵام هەمیشە شکستیان خواردووە. سامان کەریم کورتسات نیوز نێوان گوندی بەلەگە و ئۆمەربل.